ئێمە وەکو گروپی گەنجانی هەولێر هەستن بە چالاکێک بۆ بۆنێ هاتنەوەی برا گەورە لە بۆ کوردستان کە لە ئەمریکا هاتەوە و دەستکەوت و سەرکەوتنەی بەدەستینە. ویستمان بۆ مەراسیمە وەکو گەنجانی هەولێر پێشوازی لێ بکەین بە خێرهاتنەوەی بکەین کە جێگەی شانێزیە لە بۆ هەموو میلەتی کورد. باشە وەکو دەزانین ئێوە چالاکیێکی خەنجیلانەتان ڕێکخست لە نێو باغی شار چاوەڕێوەتان دەکرد ئەو ژمارە زۆرەی خەڵکی هەولێر کۆبوو بێتەوە بۆ مەبەستی پیرۆزباییکردن لە گەڕانەوەی. بەڕاستی برا گەورە هەموو شتێکی شایانە و چاوەڕێی لەوەی باشتریشمان دەکرد لەبەرەوەی برا گەورە سەروەری میلەتی کوردە و ڕەنیشاندەرە لە بۆ هەموو میلەتی کورد. باشە جگە لە گۆرانی و پێشکەشکردنی گۆرانی چی دیکەی لە خۆ دەگرت ئەم چالاکی ئێوە؟ چالاکی ئێمە مێز و کورسیماندانە لە بۆ خەڵکەکەی لەوەی ماندی نەبی و ئامادەکردنی بیپسی و پاقلا و ئەو بۆ خەڵک بۆی ماندووتیان بەعسێتەوە و شیرنی بخۆم بە بۆنەی هاتنەوەی برا گەورە.